سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان هەر باش بێ بینەرانی بەڕێز بەخێربێنەوە بۆ پرۆگرامیی دیکەی ڕوانگە. لەم بەشەی پرۆگرامەکەماندا ڕوانگە تیشک دەخاتە سەر کار و بەرهەمی نووسەرێک لێکۆڵەرێک شەریفی فەلاح کە ئێستا میوانی پرۆگرامی ڕوانگەیە. لەم دوانەدا بەرهەمی خۆی بە شێوەی دەلاقە خستۆتە ڕوو و هەروەها پێشتریش تێکۆشانی و چالاکی ئەدەبی لە کوردستانی ئێراندا هەبوو. کاک شەریف سپاسی ئامادەبوون دەکەم بۆ ئیکا میوانی پرۆگرامی ڕوانگە بووی. زۆر سپاس، مەمنونم کاک سەلاحی بەڕێز، سپاس بۆ ستافی بەرنامەی ڕوانگە و دەنگی ئەمریکا، مەمنون بۆ ئەو ئاوەڕدانەوەیە لە خزمەتە. ئەگەر پێشتر بۆ بینەرانمان باس بکەین کار و تێکۆشانی ئەدەبی بەڕێستان دەگەڕێتەوە کەنجێ، لە کێوە ئێوە هەستان کرد کە دەبێت لە ڕێگەی ئەدەبیەوە دەست بە تێکۆشان بکەن؟ زۆر سپاس دەکەم. من کاک سەلاح لە تقریبا زیاتر لە 22 ساڵە بێ من دەستم بەکاری نووسین کردووە. هەر لە کۆتایی هاتنی خوێندنم لە شاری سنە لە ئەنجومەنە ئەدەبیەکانی شاری سنە توانیم لەگەڵ ئەدەبیات و زمانی کوردی ئاشنا بم. وەکو هەموو ئەدیبێکی کورد ئەمریش سەرەتا بە شیعرەوە دەستم پێ کردووە. سەرەتاکانی نووسینم بە زمانی دایکی بە شیعر بووە. کۆمەڵە شیعرێکم ئامادەی چاپە هەتاکو ئێستا چاپم نەکردووە. پاشان من چالاکیم لە فێرکاری زمانی کوردیدا بووە لەگەڵ بەڕێز مامۆستا شەریفی حوسێن پەناهی لە شاری سنە، لەگەڵ 53 کەسی تر لە ساڵی 79 هەتاوی چالاکیەکی فێرکاری بەرینی زمانی کوردیمان دەست پێ کرد. لە ڕاستیدا هەرچێک من دەیزانم لە زمان و ئەدەبیات و لە فەرهەنگ و کولتوری نەتەوەکەم فێر بووێتم قەرزداری ئەنجومەنی ئەدەبی مەولەویم لە شاری سنە و مامۆستا شەریفی حوسێن پەناهی بەڕاستی وەکو مامۆستایەک هەمومانی بارهێناوە. من لە ئەو کاتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بووم هیچ بەرهەمێکم چاپ و بڵاو نەکراوەتەوە بە شێوەی فەرمی، بەڵام بەهۆی گیر و گرفتی سیاسی، بەهۆی ئەوەی کە من کلاسی کوردیم هەبوو لە سنە و لە گوندەکەی خۆمان لە چەمشاری سنە لە ئاوایی گەزنە، کۆمەڵێک گرفتی ئەمنیم بۆ پەیدا بوو. بۆیە لە ساڵی 2002ەوە ئەمن بە فەرمی هاتومە باشووری کوردستان و لەوێ تێکۆشانی خۆم هەم لە بواری سیاسی و هەم لە بواری فەرهەنگیدا دەست پێ کرد. من بووم بە پێشمەرگەی حزبی دیموکراتی کوردستانی ئێران. لەوێشە هەر لە میدیاکان و لە بەشی فەرهەنگی و لە میدیا فەرهەنگیەکانی ئەو حزبەدا تێکۆشانم هەبووە و مامۆستای زمانی کوردی بووم و ماوەی 8 ساڵ لە فێرگەی سیاسی نظامی ئەو حزبە. ئیتر لە ساڵی 2004ەوە من بە فەرمی دەستم بە وەرگێڕان کرد، یواتە بە شێوەیەکی جدی لە ساڵی 2004ەوە دەستم بە وەرگێڕان کرد. هەتاکو ئێستا کۆمەڵێک زیاتر لە 8 کتێبم تەرجمە کردووە و 8 کتێبیش نووسین و ئامادەکردنی خۆمە. ئاماژت بە ئەنجومەنی ئەدەبی مەولەوی لە شاری سنە کرد. ئەو ئەنجومەنە ئێستا شار تێکۆشانی هەیە؟ ئەنجومەنی ئەدەبی مەولەوی سنە پێم وایە لە ساڵی 71 هەتاوی دەستی بە چالاکی کرد کە ئەو کاتە لەسەر دەستی شاعران و نووسرانێکی ئەتوانم بڵێم بەرەی دووەمی واتە بزاوتی فەرهەنگی ڕۆژهەڵاتی کوردستان هاتە دامەزراندن. واتە لە ساڵی 71 پێم وایە پێکرد، بەڵام ماوەی 2-3 ساڵێکە چالاکیان نییە. بەڵام یەکێک ئەتوانین بڵین وەکو دایکی ئەنجومەنە ئەدەبیەکانی شاری سنە دێتە ئەژمار و گەلێک شاعر و نووسەر بە تایبەتی لە بواری فێرکاری زمانی کوردیا دەتوانم بڵێم بە هەزاران کەسی لە ئەنجومەنی ئەدەبی مەولەوی کوردەوە فێری زمانی دایکی بوون و بەدەیان کۆنگرە و سمینار و کۆڕی ئەدەبی بەڕێوە بردووە. بەڵام داخەوە چەند ساڵێکە بە هۆکاری نادیار
ئەنجومەنەکە هەر هەیە بە شێوەی فەرمی واتە هەڵ نەوەشاوەتەوە، بەڵام چالاکیان لاوازە. دوای پێم وایە لە ساڵانی لەم ساڵانەدا خەریکن کۆنگرەیەکی گەورە بۆ ئەدەبیاتی منداڵان بەڕێوەبەرن، بەڵام هەتاکو ئێستا نەیانتوانیوە واتە مجەوەزێکی فەرمی بۆ وەرگرن ئەو کۆنگرە بەڕێوە بن. چالاکی مەدەنی بە شێوەی پێکێنانی کلاس یاوانەی کوردی لە نێوخۆی ئێراندا ئێستا بەردەوامە. ئایا ئێستا ئەو کات یا ئێستا ئەنجومەنی مەولەوی توانیوێتی وانەی کوردی بۆ قوتابیان پێک بێنێ؟ بەخۆشیەوە هەر لە سەرەتای قسەکانیشەوە باسم کرد کاک سەلاح. ئەنجومەنی مەولەوی کورد لە ساڵی 78ەوە ئەنجومەنی ئەدەبی مەولەوی کورد کە ئەو کاتەی مامۆستا شەریفی حوسێن پەنایی لە شاری مەهابادەوە گەڕایەوە شاری سنە، من دەتوانم بڵێم گەڕانەوەی مامۆستا شەریف بۆ شاری سنە وەکو وەرچەرخانێک لە ڕەوتی فێرکاری نافەرمی زمانی کوردی لە قەڵەم بدەن، چونکە بەر لە ئەویش چالاکی فێرکاری هەبووە، بەڵام تاکوتەرا و ڕێکخراو نەبوو. بەڵام بەهاتنەوەی بەڕێزیان بۆ شاری سنە بزاوتێکی یەکجار بەرین لە فێرکاری زمانی کوردی دەستی پێکرد، چونکە بەڕاستی ئێمە ئەگەر ئەنجومەنەکان تەنیا وەکو ناوەندێک بۆ خستنە ڕووی بەرهەمەکانی شاعر و ئەدیب و نووسەر قەڵەم بدەین، ئەوە تەنیا نابێتە ئەرکی سەرەکی ئەوان، چونکە ئەو پێی وابوو دەبێ ئەنجومەنە ئەدەبیەکان بەر لەوەی کە ئەدیب باربێنن دەبێ منداڵی کورد دەبێ نەوەی نوێ فێری زمانی دایکی خۆیان بکەن. بەڕاستی ئەو کاتە ئێمە 53 کەس مرەبی بووین، واتە فێرکاری زمانی کوردی لەسەر دەستی مامۆستا شەریف لە هاوینی 79 هەتاویدا کە بە هاوینی زێڕەی ناسرا توانیمان لە 2500 قوتابی کورد لە ئاستە جیاوازەکان داواتە قوتابی لە سێی سەرەتاییەوە هەتاکو و دوایین ئاسکە لیسانس بووەتە ئەوانە لیسانسی زمانی فارسی بوون، فێری زمانی کوردیمان کردووە و ئەو ڕەوتە درێژەیە بوو کاک سەلاح. بەخۆشی و ئێستا قوتابیەکانی ئێمە ئەو قوتابیانە خۆیان بوونەتە مامۆستا، بێجگە لە ئەنجومەنی مەولەوی کورد کە ڕەچەشکێنی ئەو ڕەوتە فێر نافەرمیە فێرکاری زمانی کوردی بوو، ئەنجومەنی پەیف لە شاری سەقز و ئەنجومەنی بەژین لە شاری مەریوان و ئەنجومەنی سۆما لە ناوەندی سۆما لە مەهاباد و لە شاری جوانڕۆ لە شاری ڕوانسەر لە دێگولان لە قوروە و لە تێک ڕای شارەکانی دیکە ڕۆژهەڵات بە شێوەی نافەرمی ئەم فێرکاریە لە دەرەوەی سیستەمی دەسەڵاتی حکوومەت هەبوو. بەخۆشیەوە تەئسیرێکی ئێجگار زۆری هەبوو لە فێرکاری زمانی کوردی لە فێرکردنی منداڵی کورد بە زمانی دایکیان. ئێستش بەردەوامە و بەهاتنە ئارای دنیای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم فێرکاریە چووەتە قۆناغێکی دیکەوە. ئێستا بە شێوەی حزوری کەمترەوە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو تەلەگرام و ئەو تۆڕانە زۆر کاری گرنگتر دەکرێت. زۆر باش کاک شەریف، بۆ بەشە بەرنامەکە دەوری 20 چەند دەقێکمان ماوە تیشی با بخێنە سەر دوو لایەن. یەکەوەی کە دەلاخە چییە و کە لە چەند جڵدا نووسیتەوە و پاشانیش بەشێکی دەخینە سەر کاری وەرجێڕانەکە تا چڕادێک بۆ لە پێشدا بە باسی ئەو لێکۆڵینەوە بکەین لە چەند کتێبدا بووە. داوای لێبنم هەیە کتێبەکان لەلانێ کتێبەکانیشم ڕاستی نەخوێندێتەوە، تۆ دەبی یارمەتیمان بکەی بە بینەرانیش کە نێوەڕەکەکانی سن. لە پێشداگە بۆ بینەرانمان بڵێ دەلاقا یان دەواازە مەبەستە چێ؟ دەلاقە بۆ کوێ؟ دەتەوێت چ پەیامێک بگەێنی بە دەلاقە؟ ڕاستی کاک سەلاح لە خودی ناوی دەلاقەکە یا ڕۆچنە، چون من پێشتر بەر لەوەی ئەو پرۆژە لێکۆڵینەوەی ئەدەبی دەلاقە لە چێوەی 6 بەرگدا چاپیکەم، پێشتر 2 بەرگی بە ناوی ڕۆچنەیەک بۆ زمان و ئەدەبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرگی یەکەم و دووەمی ساڵی 2013 و 14 لەلایەن ناوەندی بڵاوکردنەوەی چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی چاپ و بڵاو کرایەوە. لە ڕاستیدا من ئەو کاتێک کە پێشمەرگە بووم لە
نێو حیزبی دموکرات و لە ڕاگەیان بەتایبەت لە دەنگی کوردستانی ئێران من پێشکەشکاری بەرنامەی کۆلکە زێڕینە بووم، دەرەتانێکی زۆر باش و دەرفەتێکی زۆر باشمە بوو، بۆی کە دەمەویست ئەو پرۆژەیە کە سەرەتای ڕاگەیاندنی وابوو کە لەگەڵ کۆمەڵێک ئەدیب و نووسەرەوە بە پێکەوە ئەنجامی بدەین و تا ببێتە ڕۆچنەیەک، ببێتە دەلاقەیەک بۆ سەرەتای نووسینەوەی مێژووی ئەدەبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان. من لەم کتێبانەدا کە 6 بەرگە کە ڕامگەیاند من دەمەوێت پرۆژەیەکی ئاوا بە ئەنجام گەێنم، بەداخەوە بەهۆی ئەوەی کە کار و پرۆژەی هاوبەشی فەرهەنگی و ئەدەبی لەلای ئێمە نەبووەتە کولتورێک، بەداخەوە نووسەران و لێکۆڵەران بەدەنگەوە نەهاتن کە بە شێوەی هاوبەش ئەنجامی بدەین، بەڵام ئەوە نەبووە هۆی ئەوەی کە من دڵسارد بمەوە لە ئەو ئەنجامدان و جێبەجێکردنی ئەو پرۆژە، بۆیە بە تەنیا خۆم شانمدایە بەر و دامڕشت لە 6 بەرگدا هەر بەرگێک لەم پرۆژەیە بۆ ژانرێکی جیاواز تەرخان کراوە. بەرگی یەکەمی کە تایبەتە ناوی ڕۆچنە یار، تایبەتە بە زمان و ئەدەبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان، مێژووی قۆناغەکانی گەشەکردنی زمانە لە ڕۆژهەڵاتی کوردستان، ڕەوتی زمان و تا دۆخی زمانی کوردی لە چه ئاستێکدایە، چەند قۆناغی بڕیوە، چەند خاوەنی چەند دیالکتە لە ڕووی جوغرافیایی زمانیەوە باسییان کراوە. ئەمانە من 3 جۆر ئیشم کردووە لەم پرۆژانەدا لە هەمویانەوەتە لە هەر 6 بەرگەکەیە. جۆرێکی ئەوەیە کە من هاتووم لە پرۆژەکەدا وتوێژم لەگەڵ لێکۆڵەر و شارەزایانی بوارە جیاجیەکان وەکو زمان، شیعر، چیرۆک، ئەدەبیاتی زارەکی، ئەدەبیاتی شەفاهی لەگەڵ شارەزایانی ئەو بوارە لە هەموو ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات کردووە. جۆری دووەمی ئەوەیە کە من خۆم توێژینەوەم لەسەر ئەو بوارانە کردووە و جۆری سێهەمیشی داوام لە توێژەر و نووسەر کردووە کە لەسەر ئەو بابەتە، لەسەر ئەو پرۆژەیە خۆیان توێژینەوە بکەن و بۆ منیان ناردووە. بەخۆشی ئەم پرۆژە بەگشتی هەر 6 بەرگەکەی 3864 لاپەڕەیە. بەرگی دووەمی تایبەتە بە شعری هاوچەرخی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی ڕابوون، کە لە مەشیاندا کە من هاتووم باسی شعری کلاسیکم کردووە، باتی ئەدەبیاتی بەرگری لە ژانری شعرم کردووە، هەم لە چوارچێوەی وتوێژدا و هەم لە چوارچێوەی توێژینەوەدا. بەرگی سێمیان کە بە قەبارەترین بەرگیانە پێم وایە لە هەمویان گرنگترە بەلای خۆمەوە لەناو ئەو 6 بەرگەدا، تایبەتە بە ئەدەبیاتی گێڕانەوە، ناوەکەی گێڕانەوە لە ڕێدا. زۆر باش کاک شەریف، ئەگەر ڕێگان بدەیت بە تایبەت جڵدی دووەم یا بەرجی دووەمت گەلێک پێمە سەرنجڕاکێشە کە باسی ڕابوون دەکەی. تۆ پێت وایە شاعیرانی کورد هەبوونە کە یا بە شێوەیەکی دیکە بڵام کام شاعیری کورد لەم چەرخەدا ئەو ماوەی کە لە کتێبەکەدا تۆ ئاماژەت پێ کردو، تۆ پێت وایە شاعیر وا هەبوو کە پێشەنجی ڕابوون بوون یا مەبەستە لە ڕابوون چێت لە باری ئەدەبێەوە یا لە باری سیاسیەوە؟ من لەوانەیە ڕووە سیاسیەکەشی پێکاوێت، چونکە بەڕاستی هیچ ئەدیبێکی کورد من پێم وایە ناتوانێت سیاسی نەبێت. سیاست بەو معنایەنە کە تۆ بێیت ئەدەب، شعر، زمان بخەیتە خزمەت سیاستەوە، بەڵام هەموو نووسینێکی کورد بە جۆرێکی سیاسیە، بە جۆرێک بە تایبەت من پێم وایە شعری کوردی، ئەدەبیاتی شعری کوردی زیاتر لە نیوەی ئەواتە زیاتر لە 50% ئەڕواتە چوارچێوەی ئەدەبیاتی بەرگریەوە، چونکە شعر وەکو کۆنترین، وەکو زاڵترین تۆخم و باڵاترین تۆخمی ئەدەبیاتی ئێمە دەورێکی ئەجگار گرنگی لە ئەدەبیات و لە بوژانەوە و لە ئاگایی و شعوری فەرهەنگی و نەتەوایەتی ئێمەدا گێڕاوە. من بەو مەبەستە ناوەتە ڕابوون، چونکە ڕاستی شعر لە لای ئێمە تەنانەت لە شۆڕشەکانیشدا دەورێکی ئەجگار کاریگەری گێڕاوە.
و زۆربەی ئەدیبانی ئێمە تەنانەت ڕۆژنامە نووسەکانیشمان کە ئێستا بە ڕۆژنامە نووسی پرۆفیشناڵیش بن لە زەمانێک لە ژیانی خۆیاندا بە شیعرەوە خەریک بوون. بۆیە من پێم وایە شیعر دروازەیەکە و بە جۆرێک دایکی هونەرەکانی دیکەیە، چونکە کە باسی مۆسیقا دەکەی، کە باسی تەنانەت ئەدەبیاتی گێڕانەوەش دەکەیت، چونکە بەشێکی زۆر لە شیعری ئێمە توخم و زاڵێکی ئەدەبیاتی گێڕانەوەی و داستانی تێدایێتەوە. چاو لە شێعرەکانی مامۆستا هەژار کە، چاو لە شیعری قانع کە، چاو لە شیعری شێرکۆ بێکەس بکە، بە جۆرێک گێڕانەوەی مێژووی کوردن، پڕن لە داستان، پڕن لە داستانی مێژووی، پڕ لە تراژیدیایی نەتەوەی کورد. بۆیە من بەو مەبەستە ناوناتە ڕابوون، چونکە شیعر بەڕای من ڕاسانەوەیە، ڕابوونی نەتەوەیە، هەم لە بواری فەرهەنگدا هەم لە بواری سیاسەتیشدا زۆر دەوری ژێراوە. کاک شەریف، دێکۆڵینەوەکەی تو لە چوارچێوەی ئەدەبی کورد لە ئێراندا یان با بڵێن پارچەکانی دیکەش دەگرێتەوە؟ من لە پێشەکی ئەو کتێبمدا ئاماژەم پێ کردووە، چونکە من دەڵێن من پێم وایە دەبێ ئەدەبیاتی ئێمە ڕاستە، ئێمە دەبێ هەوڵ بۆ ئەوە بدەین کە مێژوویکی ئەدەبی تۆکمە و بەرفراوان دروست بکەین. بەڵام هەتاکو لەبەر ئەو جەبرە سیاسیەی دابەشبوونە جوغرافیایی بەسەرماندا سپاوە، ئێمە دەبێت لە گردەوە بچین بۆ کۆوە، تا ئێمە دەبێت سەرەتا مێژووی ئەدەبیاتی پارچەکان بەجیا بنووسینەوە. تەنانەت من پێشم وایە دەبێت مێژووی ئەدەبیاتی ناوچەیی و زارە بنزاریش بنووسێتەوە. ئەو کات دەتوانین هەنگاو بۆ ئەوە هەڵبگرین کە مێژوویکی فراوان و تۆکمەی گشتی ئەدەبی کوردی هەڵبگیرێت. ئەو مێژوویانەی کە من ناڵێم ئەمەی من مێژووی ئەدەبیاتە، بەڵام سەرچاوەیەکە بۆ مێژووی ئەدەبیات. بەڵێ سەر لەبەری ئەو لێکۆڵینەوەی من هەر شەشبەرگەکەی تایبەتە بە شێعر و چیرۆک و ڕۆمان و ئەدەبی ڕخنەی ئەدەبی و ژانرەکانی دیکەی ئەدەبیاتی کوردی لە چوارچێوەی جوغرافیایی ڕۆژهەڵاتی کوردستاندا، هەرچەند لە بەشی شیعردا من ئاماژەم بە خاڵی هاوبەش و کاریگەری ئەدەبیاتی باشووری کوردستان، ئەدەبیاتی کوردی لە باشووری کوردستان بەتایبەت شیعر و کاریگەری لەسەر شاعرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆناغە جیاوازەکاندا هەبووە. زۆر شاعری ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت شیعری بەرگریمان کەسانێکی وەکو جەلالی مەلەکشاහ، کەسانێکی وەکو مامۆستا شەریفی حوسێن پەنایی، کەسانێکی وەکو ڕەحیمی لوقمانی و ئەو شاعرانەی کە توان ئەدەبیاتی بەرگریدا دەوریان هەبووە بە جۆرێک جێپەنجەیان دیارە لە ئەدەبی بەرگریدا لەژێر کاریگەری قۆناغ و ڕەوتەکانی ڕەوتە ئەدەبیەکانی باشووری کوردستاندا بوون، ژێر کاریگەری کفری و ڕوانگەدا بوو. ئەمانە لە بەرگی دووەمدا هەمووی بە وردی لە چوارچێوەی لێکۆڵینەوە لە چوارچێوەی وتوێژدا بە وردی ئاماژەیان پێکراوە. زۆر باشەوە خۆت ئاماژت پێدا لە ناوچەکانی زۆر بە زۆری کوردستان، یعنی زاراوی جۆرا زۆر هەیە، بە تایبەت لە کورد لە ئێراندا کورمانجی هەیە، کەڵغوڕی هەیە، هەتا دەگاتە هەورا میوانە. تۆ لە هەمووی ئەم زاراوانت کەڵ گۆرگرتۆ یا هەمووی ئەوانت وەرجێراوەتەوە بە سۆرانی نووسیتە؟ ڕاستیدا کاکس لە ئامانجی من لەو لێکۆڵینەوە بە جۆرێکیش هەنگاو و هەڵهێنانە، واتە یارمەتیدەری ئەو ڕەوتە سیاسیە و ئەو ڕەوتەیە کە ئێستا لە مەیدانی نووسین و ئەدەبی کوردیدا کە دەڵێن شێوەزاری کرمانجی ناوەڕاست یا سۆرانی، بەرەو ئەوە هەنگاو هەڵدەگرێت کە ببێتە، هێشتا بڕیارێکی فەرمی وا نەدراوە، ببێتە زمانی پێوەر، واتە زمانی هەرچەند زمانی ستاندەر بە جۆرێک دەستەواژێ زمانی ستاندەر هەڵەیە بۆین زمانی هاوبەش، هەرچەند زاراوەکانی دیکەش هەمویان تۆخمی زمانیان تێداوە، تایبەت کرمانجی سەر و هەورانی
بەڵام تەواوی لێکۆڵینەوەکەی من بە سۆرانی واتە کرمانجی ناوەڕاستە. ئەو لێکۆڵینەوە و دەقانش کە دەق وەکو شعر یا وەکو چیرۆک من وەرم نەگێڕاوە، تەنیا لێکۆڵینەوەکان و وتوێژەکان کە ئەگەر بە هەورامی یان بە کەلهوڕی و لەچی و فەیلی و واتە بە زمانی خوارینی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بێت، منم وەرم ناتوان بڵێم وەرم گێڕاوە، چۆن گۆڕینە لە شێوەزارێکەوە بۆ شێوەزارێکی دیکە ناو زمانی کوردی ناڕواتە قۆناغی و چوارچێوەی وەرگێڕانەوە، چون لە زمانێکی دیکەوە نییە. من دەڵێم گۆڕین لە هەورامیەوە بۆ سۆرانی، بەڵێ سەرلەبەری لێکۆڵینەوەکەی من ئەو شەش بەرگە بناوی ئەدەبی لێکۆڵینەوەی ئەدەبی دەلاقە هەمووی بە سۆرانیە. باشە بۆ وێنەگەر کەسێک بە زمانی هەورامی یا بە زاراوەی هەورامی قسە بکە، ڕەنگە خەڵکی مەهاباد دەوروبەری سلەیمانی هەولێر لە هەورامی تێنەگەن. وەختێک کەسێک بەشێکی وەرگێڕانەکەت بەشێکی بورە لێکۆڵینەوەکەت گێڕانەوەیە بە هەورامی بۆی گێڕاوەتەوە، چۆن دەتوانی بڵێ کە خوێنەر بە تەواوی لە مەبەستی ئەو کەسە دەگا کە بە هەورامی داخوێ؟ کاک سەلاح، لێکۆڵینەوەکەی من مەگەر لە چوارچێوەی وتارێکی توێژینەوەیدا تێکست یان دەقی شیعری یا مەسڵەن گۆشەیەکی پاراگرافی ڕۆمانێک هاتی بێ دەنا دەق بەکار نهاتووە. تەواوی ئەمە وتوێژە توێژینەوەیە لەو دوو بەشە پێکاتوە، واتە دەقی تێدا نییە. من نهاتووم لە شاعرێک یان نووسەرێک دەق وەربگرم دای بنێم، مەگەر خۆی بۆ فاکت هێنانەوەی ناو توێژینەوەکەی یا ناو وەڵامی وتوێژەکە هێنابێتیەوە، دەنا دەقی تێدا نییە. تەواوی ئەم توێژینەوەی من دەڕواتە قاڵبی مێژووی ئەدەبیەوە، واتە من هەوڵم داوە ئاراستەی وتوێژەکان و ئاراستەی توێژینەوەکان بەو ئاراستەیەدا بڕوات کە قۆناغبەندیەکانی سەرهەڵدانی مەسڵان شیعر لە ڕۆژهەڵاتی کوردستان چەند قۆناغ، مەسڵان سەرەتای چیرۆک و سەرەتای ڕۆمانی کوردی لە کیەوە دەست پێکا و چەند قۆناغی بڕیوە و پێگەکەی لە چه ئاستێکدایە، و مەسڵەن شیعری هاوچەرخی کوردی لە ورمێ، لە پارێزگای ورمێ، لە پارێزگای سنە، لە ناوچەی هەورامان لەگەڵ ئیلام و کرماشان و ناوچەی لەکستان و لۆڕستان، ئایا ئەمانە هاوشانی یەکتر گەشەیان کردووە؟ کە من ئەمەیان بۆ ئەمەیان لە بەرگی شەشەمدا کە بەرگێکی زۆر گرینگە بە ناوی دەروەچەی واران، ناوەکەشی هەر لە زمانی خوارین واتە لە کەلهوڕی و فەیلی و لەچی وەرگیراوە. ئەم بەرگەیان من بە دوو ئامانجی سەرەکیم لێ هەبووە کە بۆچی گیان کردوتەوە تایبەتە بەو دوو ناوچەیە گرینگەی ئیلام و کرماشان، چونکە بەڕاستی بە درێژایی مێژوو کاک سەلاح بە هۆکاری سیاسی، بە هۆکاری ئاینی و مەذهبی دوو ناوچەی جوغرافیایی گرنگ و واتە شارستانیەتی ئیلام و کرماشان لە چەقی بزوتنەوەی سیاسی و فەرهەنگی ڕۆژهەڵاتی کوردستان واتە لە پارێزگاکانی ئیلام و لە پارێزگاکانی سنە و ورمێ دابڕاوە. ئەم دابڕانە کاریگەری نامۆیی لە لای ئاخێوەری مەسڵەن سۆرانی، هەورامی، ئەردەڵانی لەگەڵ کەلهوڕی و لەکی و فەیلی دروست کردووە. من ئامانجم لەما جیاکردنەوەی ئەو دوو بەشە نیە لە جغرافیای سیاسی و فەرهەنگی ورمێ و سنە، بەڵکو ئامانجم گرێدانەوەی ئەو جغرافیایە، ئەو بزاوتە فەرهەنگی کە لە ئیلام و لە کرماشان هەیە، گرێدانەوەیان هەم لەگەڵ باشووری کوردستانی، چونکە من هاتووم بە شێوەزاری سۆرانی ڕوانگە و بۆچوون و دنیابینی شاعری کورد لە ئیلام، لە کرماشان، پەرتە و کرماشانی، کامرانی ڕەحیمی، تەواوی ئەو نووسەر و ئەدیبانەی ئیلام و کرماشان کە بەڕاستی ئێستا بزاوتێکی فەرهەنگی گرنگ لەوێ دەستی پێ کردووە، لە ناو شێوەزاری سۆرانیدا
بە خەڵکی باشووری کوردستان بە سنا بە ورمێوە بە بزاوتی فەرەنگی لە باشووری کوردستان ئاشنا بکەن چونکە بەڕاستی کاکسەلا کە من لەو 20 ساڵی کە لە باشووری کوردستانم ئەو ئەزمونە بۆم دەرکەوتووە بە کارکردن لێرە خەڵکی باشووری کوردستان تەنانەت بەشێکی زۆر لە ئەدیبەکانێکی ئاگاداری ئەو ڕەوتە ئەدەبیە و ئەو بزاوتە فەرهەنگیەی کە لە ئیلام و کرماشانەی نین یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی من ئەوەیە کە بە شێوەزاری سۆرانی ئەنجامم داوە و یەکەم پێم وایە یەکەم کتێبیشە بە شێوەزاری سۆرانی کە باس لە مێژووی ئەدەبیاتی کوردی لە ئیلام و کرماشان دەکا کە من زۆر بەرفراوانی سیما ناسراوەکانی ئەو ناوچەیە خسوەتە ڕوو. کاک شەریف لە لێکۆڵینەوەکەتدا بەشێک تەرخان کردەوە بۆ ڕەخنەگرتن یا لە چ بوارێکدا ڕەخنە لە ئەدەبی کورد دەگری؟ لە ڕاستیە مێژووی ڕەخنەی ئەدەبی کوردی ئەو بەرگەی کە ناوی بارستی دەقا واتە حەجمێ مەتن کەمە بزانین ئاستی دەقی ئێمە دەقێکە بەرهەمی هێناوە مرۆڤی کورد شاعری کورد چیرۆکنووس و ڕۆمانووسی کورد لە چه ئاستێکدایە ئەم بەرگە کە پێشەکیەکەی بەڕێز نووسەر و لێکۆڵەری ئەدەبی و ڕەخنەگری هاوچەرخی کوردی کاک عەبدولخالق یعقوبی کە خۆی یەکێک لە ڕەخنەگرە جدیەکانی کوردە بۆی نووسیوە تێیدا ئاور دراوەتەوە لە سەرەتاکانی ڕەخنەی ئەدەبی کوردی کە بەڕای ئەو ڕەخنەگرانەی کە وتوێژم لەگەڵیان کردەوە یا توێژینەوەیان نردووە و هەر بە پێی پێشەکیەکەی کاک عەبدولخالقیش دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە بەڕێز سوارە ئیلخانی زادە لە بەرنامەی تاپۆ و بوومەلێڵ لە ڕادیۆی کوردی تاراندا ئەو دەقە کوردیانەی شەنوکە و کردووە و دەگەڕێتەوە بۆ سەردەمێک بەشێکی بۆ سەردەمی کۆماری کوردستان کە من پێم وایە قۆناغی سەرەتای ڕەخنەی ئەدەبی کوردیە و کۆمەڵێک نووسەری جددی وەکو حەسەنی قزڵجی وەکو زەبیحی و نووسەرانی دیکەی جددی لەوێوە سەریان هەڵداوە چونکە من لەو باوەڕدام کۆماری کوردستان جیا لە بەعدە سیاسی و ڕەهەندە سیاسیەکەی ڕەهەند و بزاوتێکی گرنگی ڕابوونی ئەدەب و زمانی کوردیە چونکە لە کۆماری کوردستاندا جیا لەوەی کە زمان و خوێندن بە زمانی ئەدەبی کوردی دەڕواتە قۆناغێکی ترەوە ئەدەبیاتی کوردی لە زمانی بێگانە پاقش دەبێواتە جیا دەکرێتەوە و ڕەنەسانسێکی زمانی دەست پێ دەکات کە کاریگەریەکانی هەتا بوو ئێستاش بەردەوامە و لەو بەرگەدا کە لە بارستی دەقداق باسی قۆناغەکانی بزاوتی گۆواری سروە کراوە کە لە ڕەخنەی ئەدەبی کوردیدا چ دەوریشی هەبووە کە بەشێک بە ناوی ڕەچە دامەزرێنراوە و لەوێدا باس لە قۆناغێکی دیکەدا باس لە گۆڤار و حەفتەنامەکانی ئاشتی و ئاوێر و سیروان و گۆڤاری مەهاباد و گۆڤاری زرێبار و نووسەرەکان کە لەو قۆناغەدا لە ساڵانی ناوەڕاستی دەیە هەفتە هەتاکو ناوەڕاستی دەیە هەشتای هەتاوی قۆناغێکی گرینگە بۆ بوژانەوەی ڕەخنەی ئەدەبی کوردی لە ڕاستیە بە شێوەیەکی زۆر مێتۆدیک و ڕەخنەگرانە و بە شێوازێکی مێژوویش ڕەخنە لە دەقی بەتایبەت لە شیعری کوردی داگیراوە لەو بەرگەدا من هەوڵم داوە زیاتر ڕەخنەگرەکانی کورد خۆیان قسە لە ڕەوت و ئاستی ڕەخنەی ئەدەبی کوردی وەکو کەسانێکی وەکو دکتۆر ڕاهبەری مەحموود زادە وەکو دکتۆر بەختیاری سەجادی وەکو کاک عەبدولخالقی یعقوبی وەک کاک ساڵحی سوزەنی کەمانە سیمایلێکی زۆر ناسراوی بواری ڕەخنەی ئەدەبی کوردی جیا لە بەرگیسیان لە بەرگی چوارەمیشدا کە لە بەرگی چوارەمدا
کە تایبەتە بەرگی پێنجەم ببوورە کاکسەلاح کە تایبەتە بە ڕەوتی شعری داکار ئەوەشیان بەشێکی زۆری دەڕواتە چوارچێوەی ڕخنەی ئەدەبی کوردی و کە ڕەخنە لە ئاستی شعری کوردی دەگرێت لەوێدا لەو ڕەوتە شعریە کە ساڵی هەفتا شش بە ناوی داکار لە مەریوان و لە ئەنجومەنە ئەدەبیەکان بە ناوی داکار دەستی پێکرد کە بە ناوی ڕەوتی سێمی شعری هاوچەخی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ناسراوە. کاکشەری زۆر سپاس دەکەم بورە کۆتایی بەرنامەکەمانە و سپاسان ویسال لە دەرفەتی دیکەدا ڕەنگە زیاتر باسی بەرهەمەکانت بکەیت. سپاس دەکەین شەریف فەلاحی لێکۆڵەر و وەرجێر و نووسەر بۆ بەشداری لە پرۆگرامی ڕوانگە. سپاس بۆ جەنابەت و هەموو ستافی ڕوانگە و تەلەڤیزیۆنی کوردی دەنگی ئەمریکا زۆر سپاس کاکسەلاح. بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم جارەی پرۆگرامی ڕوانگە تا حەوتوی دابێت بمێنمە سڵامەت.